کۆنفرانسی نێودەوڵەتی ئەرشیفی کوردستان لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتووە بەڕێوەچوو. دیارە کۆنفرانسەکە لەلایەن هەریەک لە ئینستیتیوتی کەلەپۆری کورد واروەها زانکۆی سلێمانی واروەها زانکۆی ئێکستری بەریتانیەوە گفتوگۆ و هەروەها گرنگیدان بە ئەرشیفی کورد گفتوگۆی لەبارەوە کرا و دیارە چەندین بابەتی گرنگیش لەنێو ئەم کۆنفرانسەیە بەڕێوەچوو. گفتوگۆکەم لەسەر ناوەڕۆکی کۆنفرانسەکە وەروە بەڕێوەچوونی تەواوی ناوەڕۆکی کۆنفرانسەکە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فەرەنگیز قادری کە بەڕێزیان بەرپرسی بەشی ئەرشیفن لە زانکۆی ئێکستری بەریتانی. دکتۆرگیان سڵاو لێبێ، زۆر بەخێربێ. زۆر سپاس بۆ ئێوە. پێم خۆشە بزانم کە بیرۆکەی ئەم کارە چۆن دروست بوو و چۆن هەماهەنگیتان هەم لەگەڵ ئینستیتیوتی کەلەپۆری کورد و هەروە لەگەڵ زانکۆی سلێمانی بەست بۆ ئەنجامگەیاندنی کۆنفرانسێکی لەم شێوەیە. بەڵێ، من ساڵی پارکە گەڕامەوە بۆ کوردستان دیم کە چەندین ناوەندی ئەرشیوی لە کوردستانە هەن، چەندین ناوەند هەن کە ئیش لەسەر ئەرشیڤەکەن، بەڵام علاقە و پەیوەندی وایان نییە. و بەو پێەیە کە من لە زانکۆی ئێکستر لە بریتانیا هەم وەکو مامۆستا و لێکۆڵەر ئیشەکەم و هەم بەرپرسی بەشی ئەرشیوی دیجیتاڵی کوردیم، پرۆژەی ئەرشیوی دیجیتاڵی کوردی، پێم خۆش بوو کە لەم لە سەردانی ئەم جارم هەنگاوێک بنین بە هاوکارەکانم لێرە بۆ لێک نزیکردنەوەی ئەم ناوەندە ئەرشیویانە لە کوردستان و هەروەها گواستنەوەی تەجروبەی خۆمان لە زانکۆی ئێکستر و هەروە چەندین ناوەند کە لە ناو ئوروپا و لە ناوچەکە لە تورکیا لە ئێران و لە ڕۆژاوە کار لەسەر ئەرشیڤەکەن. کۆکردنەوەی ئەم ئەنسیتوانە ئەم ناوەندانە و بیر و ڕاگۆڕینەوە و لە ئەزمموی یەکترین فێربوون و تەجروبە و کێشەکان ئاگدار بین. بۆیە زانکۆی ئێکستر لە زانکۆی ئێکسترە هەم لەگەڵ ئەنسیتۆی کەلەپۆری کوردی و هەم لەگەڵ زانکۆی سلێمانیە بەڵگەنامەی لێک تێگەیشتنمان واژۆ کردووە، هەمانە پار لەگەڵ زانکۆی سلێمانیە کردمان لە چوارچێوی ئەو تەفاهمە کە هەمانە لەگەڵیانە قسەم لەگەڵیان کرد و ئەوانش زۆر بە خۆشحاڵیەوە زۆر بەرەو ئایدیاکان پێباش بوو و ڕێککەوتین دوای ماوەیەک پلاندانان ڕێککەوتین کە 12 مانگ کۆنفرانسەکە لە سلێمانی ئەنجام دەین. بۆ من شخصەن گرنگ بوو کە کۆنفرانسەکە لە کوردستان بکرێ. زۆر جارم کۆنفرانسی نێودەوڵەتیانە لە ئوروپا کرێ و لەبەر کێشەی ڤیزا ئەو شتێک ئەبین زۆر جار اتفاقەکەوێ ڕوەدا لێکۆڵەری کورد ناگەێتەوە شوێنانە ناتوانێت بەحسی خۆی پێشکەش بکە. بۆیە زۆر گرنگ بوو بەلامانە کە ئەم کۆنفرانسە لە کوردستان بێ. کۆنفرانسێکی پێشومان هەر لەسەر ئارشیڤ لە کراکۆڤی پۆلۆنیا ئەنجام بوو. باشە دکتۆر، گەر باس لەوە بکەم بەپێی هەر ناوچەکە و هەم جوگرافیا و مێژووی ناوچەکەژەوەی کە ئێمە زانیاریمان هەبێت، ئێمە خاوەنی ئەرشیڤێکی زۆر دێرینین و کارەکانی ئێوەش لەسەر هەم ڕابردوو هەم ئێستا هەم داهاتووە. پێم خۆشە بزانم لە چه بابەتێکی ئەرشیڤی کووردا ئێوە قوڵ بوونەوە و کارتان لەسەر کرد. ئەمە لە زانکۆی ئێکستر ئەرشیڤێکی زۆر دەوڵەمەندمان هەیە لەسەر شۆڕشی کورد، لەسەر بەتایبەت مێژووی مۆدرنی کورد سەدەی 20م و بەتایبەت ئەرشیڤێکی زۆر گرنگ لەسەر ئەرشیڤی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلای ئێمە، ئەرشیڤی دکتۆر عومەر شێخ مووس و هەروە ئەرشیڤی کریس کۆچەرا. ئەرشیڤی دکتۆر عومەر شێخ مووس لە 10,000 بەڵگە و دۆکیومنت و مراسلات و وێنەیە. ئەرشیڤی کریس کۆچەرا لە 150,000 وێنەیە و بەڵگەی تر. هەندێک ئەرشیڤی تریش لەلای ئێمە هەیە. ئەوەی کە هەوڵماندا لەم کۆنفرانسە بە هاوکاری زانکۆی سلێمانی و ئەنسیتۆی کەلەپۆری کوردی و هەروەها بنکەیژینیش لەگەڵمانە بوون، بەشدار بوون لە کۆنفرانسەکە، ئەو بکە بەس لەوە بکەین زۆر جار کە باسی بەڵگە و ئارشیڤە کرێت، بەس سەرنج بیر لە وەسایقەکەنەوە بەگشتی بەئام. بەڵام بەڵگە وەختێکەڵێن بەڵگە دۆکیومنت ئەتوانێت هەر شتێک بێت، ئەتوانێت وەسیقە بێت، وەسیقەکی حکومی بێت، ئەتوانێت فیلمێ بێت، ئەتوانێت یەک وێنە بێت، ئەتوانێت وتوێژ لەگەڵ بۆ نمونە کەسوکاری ئەنفال بێت. هیچ کام لەمانە وەکو
هێز وەکو ئاکادمی وەکو علمیە گەن تمشایکەین کە ئەیکەین لە هیچ لە یەکترین بەرزتر نین و ئەوەی کە توانیمان لەم کۆنفرانسە بیکەین هەڵماندا کە هەموو ئەو بابەتانە هەموو ئەو لایەنانەی کە وەختی دەڵێن بەڵگە بە یا وەسیقە بە شێوەیەکی گشتگیر تمشای بکەین و بەسی ئەوە بکەین کە هەڵمەدا تشقینە سەرەوەی کە چی کراوە ناوەندەکان لە کوردستان یا لە ئەوروپاوانێکە لەسەر ئەرشیوی کوردی ئیشیان کردووە ئەیکەن چیەکەن چۆن ئیشەکەن ئەو ئەزمونە لێرە بگوازێتەوە و چۆن نتوانین هاوکاری بکەین چۆن ئەو جۆرەکەوە فەرمووتان کورد ئەرشیوی کەم نییە ئەرشیوی زۆر زۆر دۆ لە ئەرشیوە اتفاقاً زۆر زۆر دۆڵەمەنە ئەوەی کە هەیە ئەرشیوەکە پرش و بڵاوە و پەیوەندی نییە لەبین ینی لینکێک نێتوەرکێک نییە لە بینیانە و ئەمە ئەتوانێت زۆر بە ئاسانی چارەسەر بێت دەتوانێت بە کۆبوونەوەی ئەو کەسانێک کە کار لەسەر ئەرشیوەکەن و ناوەندەکان و بیرکردنەوە لەوەی کە چۆن دەتوانین ئەرشیوێک یەکجا ئەرشیوێک لە یەک شوێنە یا لە چەند شوێنە بەڵام پێکەوە وەسیقە بگۆڕینەوە کۆ بکرێتەوە لە ئێمە لە ئەکسیتەرە زۆر ئیشمان لەسەر دیجیتایزکردن کردووە و مێتادەیتا دروستکردن وەبسایتێکمان دروست کردووە کە هێشتا لایڤ نییە بەڵام لە مانگی ئۆکتۆبریان نۆڤەمبر لایڤ بێ ئەو وەسیقانە و دۆکیومنتانێکی ئێمە لای ئێمە لە وەبسایتەکە دایانین فریانی هەر کەسە لە هەر شوێن دنیا ئەتوانێت بێ ئەوەیەکی داوای ئیزن کە بچێتە سەری بیخوایان تۆ داونلۆدی کات باشە ئەگەر بگەڕێمەوە بۆ بەسەرباسی کۆنفرانسەکە کێ بوون و کەسانی لە کۆنفرانسەکە بەشداریان کرد و چۆن ئاڵوگۆڕی با بڵین تۆی بابەتە ئەرشیفیەکان کرا لە نێو کۆنفرانسی ئەم جارەیە و دەرەنجامەکانیش چی بوون بەڵێ لە زانکۆی ئەکسیتر جگە لە من بەرپرسی ئەرشیوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دکتۆر جیمز داون بەشدار بوو لە زانکۆی تورین دکتۆر جولیا فێردەگینی بەشدار بوو کە ئیش لەسەر لەگەڵ تیمێکە خەیکی دروستکردنی ئەرشیوی دیجیتاڵی میوزیکی دنیان خۆی پسپۆڕی میوزیکی کوردیە و لە ناویە موزیکی کوردی جێگە کردووەتەوە و باسی لە ئەز تەجروبەی خۆیان کرد کە چۆن کارەکەن بە شێوەیەک سیستەماتیک لە باکوور لە وەقفی مێزۆپۆتامیا لە وەقفی بێشکشی و هەروە ئەنسیتۆی کورد لە ئیستانبول لەگەڵمانە بوون لە ڕۆژاوا سازی زمانی کوردی لەگەڵمان و لە ئێران لە خۆراسان لەگەڵمانە بوون و زۆربەی ئەم کەسانی یەک جاری یەکەمیان بووکە هاتنە کوردستان زۆریان پێخۆش بوو نزیک بوونەوە و دیتنی ئەو شوێنانە داوەندەکان زۆر زۆر بۆیان سەرنجڕاکێش بوو ڕۆژی یەکەمماندانا بوو بۆ سەردانی ناوەندە ئەرشیویەکان بنکەی ژین ئەنسیتۆی کەلەپوری کوردی و ناوەندی ئەرشیوی زانکۆی سلێمانی ئەوانێک کە وەفتەکان کە هاتبوون لە دەرەوە سەردانی ئەم شوێنانیان کرد کارەکانیان دی و گفتوگۆ کرا و ڕۆژی دووەم بە شێوەی دراسات و لێکۆڵینەوە کارەکانی خوانیان پێشکەش کریا لێکۆڵینەوەکان پێشکەش بوو وەکو 4 پەنەل کە هەر پەنەلێک تێمێکی لەسەر تێمێکی تایبەت تشکی خستە سەر تێمێکی تایبەت کارکردن لەگەڵ با بڵێم بەشێک لەم کەسایەتیارە دیارانەی هەر 4 پارچی کوردستانە ئەمە تا چەند کارەکە با بڵێم جوانتر و خێراتر و ئاسانترە کات لە ئایندەیە ئەگەر ئێمە بمانەوێت بەشێک لەو ئەرشیفەکەی سێوە کاری لەسەرەکەن چکە لە ڕێی هەر یەکێک لەم کەسایەتیانی تۆ ئاماژەت پێکرد ئەتوانرێت لینک لەگەڵ دەیان و سەدان کەسی ترا ببەسترێت بۆ ئەوەی کە کارەکان بۆ ئایندە زۆر خێراتر بێ بەڵێ بەڵێ دەخەن وایە و هەروەها زین زۆر جار ئەسڵەن هەتە لە ناو کۆنفرانسەکە دەرکەوت کە کەس خەڵکی زۆر بەشدار بوون لە کۆڵەر خوێندکارەکان مامۆستان دەرکەوت کە چەندێ زانیاری کەمە لەسەر ناوەندانە هەندێک جار لە پرسیارەکانە لە مناقشەکانە دەرەکەوت کە هەتا ئەوانەی کە لە ناوشاری سلێمانین بۆ شێوەی کە شیاویانە نەناسراون کارەکانیان ئەرشیڤێکە هەیەە چ بنکەیژین چ ئەنسیتۆی کەلەپوری کوردی کارێکی بەڕاستی کارێکی زۆر زۆر گرنگیان کردووە ئەرشیویان زۆر زۆر دەوڵەمەندە و شیاویەوەن کە هاوکاری بکرێن چ لە ڕووی زانستی و مادی و چ لە ڕووی ینی بە هەر شێوەیەک بتوانین بەڕاستی شیاویەوە کە یارمەتیان بدرێت و پەیوەندی ئەو جۆرێکەوتان پەیوەندی مەسەلەن لەگەڵ خۆراسانە لێرە هەر زۆ کەمە بۆ ئەوش یەکەم جار بوو کە هات بۆ ئێرە بەڵام ئەمە کورد بەپێی ئەوەی کە پەش بڵاو بووینە لە چەند وڵاتین
بۆ تێگەیشتن لە ڕابردوومان بۆ تێگەیشتن لە خۆمان و مێژووی خۆمان پێویستمان بە زانیاری لە هەموو بەشەکان هەیە بۆی کە خۆمان چون کورد و کوردستان وڵاتێکی زۆر دەوڵەمەند و ڕەنگینە بە ئەوەی کە ئەم لەم شوێنانە مەسەڵەن لە ڕۆژاواوە کارێکە ئەوانەکەن یا وەقفی مزۆپۆتامیا کارێکە لەسەر کۆکردنەوەی ئەرشیوی کوردێکن لەگەڵ ئەو هەڕەشەی کە لەسەر زمانی کوردی هەیە یەکجار سەرنجڕاکێشە و لێرە ئەتوانی یارمەتی ئەوان بدەنەوە بە هەمان شێوە ئەتوانێت بەشێک لە کار و زەحمەتی کە لێرە لەسەر ئەو ناوەندانە لەسەریان لا بچێ لە ڕێگەی هاوکاریۆ و دروستکردنی ئەرشیوی کوردستان ناتوانێت کاری بەس یەک ناوەند بێ یا چەند شخص بێت کارێکە کە دەبێت هەرەوەزی بێت جەمعی بێت بێ جەمعی چون لە چەند ئێمە پێویستمانێت چەندین بە چەندین زمان تمشای بەڵگە و ئیسە بەڵگە بۆ معنای کەوتم معنایەکی گشتگیر پێویستمانەیە کە بە زمانی ئێمە تورکی ئارشیوی تورک تمشاکەین ئارشیوی ئێرانی فارسی تمشاکەین ئارشیوی ڕووسی تمشاکەین ئینگلیسی ئەڵمانی ئەم بۆ ئەوەی کە ئەو بکەنم پێویستمان بە خەڵکی جیاواز و ناوەندی جیاوازەیە هەوڵ ئەدرێت لە ئایندا لینکێکی لەو شێوەیە دروست بکرێت و بەشێک لەو بڵێم ئەرشیفەی ئێوە تاوەکو ئێستا کۆتان کردوێتەوە و ئەوەشی کە هەوڵی بۆیان لە ئایندەیە ئەگەرلانی کەم نێوەی ڕێگاکەش بێت بتوانن کە ئەو ئەرشیفە بپارێزن بەڵێ ئەوەی کە ئێمە لە زانکۆی ئەکسەتەرا ئەیکەین ئەرزم کردن فریە بێت بۆ لێکۆڵەر خوێندکار لە هەموو شوێن لە هەموو دنیا ئەتوانێت بچێتە سەری بێ ئیجازە وەرگردن ئیسفادەی لێ بکات کراوەیە و بەو شێوەش ئیشەکەی نەمانەوێت ئۆپن ئەکسس بێەوە تەشی ناوەندە ئەرشیڤیەکانی کوردستانی شەکەین کە هەوڵ بدەن ئەو ئارشیڤەی کە هەیە بیخەنە بەردەست خوێندکارن ئێمە لەگەڵ بنکەی ژین و ئەنسیتۆ کەوتم بەڵگەنامەی لێکتێگەیشنمان هەیە تەفاومنامە لەگەڵ بنکەی ژینیشە هەروە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریشە لە گفتوگۆین بۆی کە هەماهەنگیە دروستکەین ئێمە توانین یارمەتیان بین لە ڕووی تەکنیکیۆ وەکو دروستکردنی وێبسایت مێتادەیتا دروستکردن شێوازێک کە ئەم بەڵگانە بە شێوازێک لە بەردەستی خوێندکاران بوێت بە زمانی کوردی و ئینگلیسی کە لێکۆڵەر یارمەتی لێکۆڵەر بێت بۆ کارکردن چۆن ئێستا خوشبەختانە دەراساتی کوردی لێکۆڵین لەسەر کورد زۆر پەرەیسەندووە بەڵام ئەم لێکۆڵینەوانە لە هەموو شوێن لە دنیا لە تانزانکە لە ئەوروپا زۆر پەرەیسەندووە پێویستی بە بەڵگەیە پێویستی بە داتایە ئەو داتا دەبێت لێرە بێ ئەوەی کە تایسە لەسەر کورد هەزەکەمەوەش بڵێم ئەو کە لەسەر ئێمە نووسراوە مێژوویەکە نووسرامان هەیە بەتای بە زمانەکانی تر لەسەر بەڵگەی وڵاتانی دەرەوە نووسراوە بەڵگەی کورد و کوردستان زۆر کەم تمشاکراوە بەڵام دروستکردنی ئەرشیوێکی نەتەوەیی ئێستا بە شێوەی دیجیتال زۆر یارمەتیەدا ئەتوانێت و کەلێنە پڕکاتەوە توانێت ڕوویەکی تر زۆر لایەن کە پێشە نەمانزانیوە لە زۆر بەحسا لە ئەدەبیاتە لە کۆمەڵناسیە لە اقتصادا ئەوانە بۆ ئێمە ڕوونکاتەوە بۆ ئێمە هەر کارێکەکەین هەر شتێک هەیە ئارشیوێکمان هەیە بۆ کوردستانە لێرە ئەتوان ئیسفادەی لێ بکەن و هیوادارین کە لە بەڕێی بە یارمەتی ناوەندە ئەرشیوەکانی ئێرە بتوانین ئەو ئارشیوە دەوڵەمەندتر بکەین و هەروەها هەر کەسێک لێرەدا ئازەکەم داوا بکەم هەر کەسێک ئەگەر ئەتوانن یارمەتیمان بدەن زۆر ماڵەکان نەرەزام زۆر ماڵ کە ئەچی پڕە لە ئەرشیو زۆر ماڵەکان خۆیان بە هیمەتی خۆیان ئەرشیوی بنەماڵەکان خۆیانیان پاراستووە ئێمە توانین بۆیان دیجیتایزکەین بە شێوەیەکی علمی وێبسایت بەشێکی بکەینەوە هەر بە ناوی خۆیانەوە لەویا سەب دەبێت و داهانرێت ئەگەر توان یارمەتیمان بن ئەوە ئەرکێکی نیشتمانیە و خۆشحاڵە بینەتوان پەیوەندی بگرن بۆ هیوایم تاوی هەوڵەکانی ئێوە دەرەنجامی زۆر باشی هەبێت سوپاس بۆ دکتۆر فەرەنگیز قادری بەرپرسی بەشی ئەرشیف لە زانکۆی ئەکستری بەریتانی کە مێوارەیە گفتوگۆمان کرد لەسەر کۆنفرانسی نێودەوڵەتی ئەرشیفی کوردستان لە ڕابردوو ئێستا و داهاتووە دووبارە بەخێر بێت سوپاس بۆ بەڕێز